ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زنجیرەی کتێبی دەنجی کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواش بکەوە لە نووسینی جۆنەتان بێرگمان ئارۆن سامز وەرجێڕانی لە ئینگلیزیەوە هیمداد عەبدولقەهار محەممەد دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە ساڵی 2022 چاپی یەکەم بەشی دووەم وانەی بەرەواش. ئێستا لەم کاتەدا تۆ پێویستە بیرۆکەیەکت هەبێ لەسەر سروشتی وانەی بەرەواش، بەڵام ڕەنگە ئەوەش بپرسیت کە ئاخۆ لەناو پۆلەکەدا یان لە کاتی وانەکەدا چ شتێک بەرەواز کراوەتەوە. بە شێوەیەکی بنچینەیی چەمچی وانەی بەرەواش بەم شێوەیە: ئەو کارانەی کە پێشتر لە ماڵەوە ئەنجام دەدران ئێستا لەناو پۆلجا ئەنجام دەدرێن، ئەو کارانەشی کە پێشتر لە پۆلدا ئەنجام دەدران ئێستا لە ماڵەوە ئەنجام دەدرێن. بەڵام وەک داتریش بۆمان دەردەکەوێ ئەوە تەنها بەشێکێتی و لە ڕاستیدا ئەم شێوازی وانەی بەرەواژە زۆر زیاتر دەگرێتە خۆ. ئێمە زۆر جار لێمان دەپرسن کە ئاخۆ ڕۆژانەی وانەی بەرەواش چۆنە. بە شێوەیەکی گشتی ئێمە لە سەرەتادا چەند خولەکێک تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو ڤیدیۆیەی کە قوتابیان بۆ نمونە لە شەوی ڕابردوودا بینیویانە. ڕەنگە یەکێک لە کەمکورتیەکانی ئەم شێوازی بەرەواژە ئەوە بێت کە قوتابیان لە کاتی سیرکردنی ڤیدیۆکان دەم و دەست ناتوانن پرسیارەکانیان بکەن یان هەر شتێکی دیکە کە بە خەیاڵیاندا دێت. وەک ئەوە نییە کە بە شێوکی ڕاستەوخۆ لەگەڵیان بیت، ڕەنگە پرسیارێک یانیش بابەتێک لە مێشتیان بورێژێت یەکسەر بیپرسن یان ئەنجامی بدەن. بەڵام بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە لە سەرەتای ساڵەوە کاتێکی زۆرمان بەسەر برد بۆ ڕاهێنانی قوتابیان لەسەر چۆنیەتی سیرکردنی ئەم ڤیدیۆیانە بە شێوەیەکی کاریگەرانەدا. وەک پەراوێزی وەرجێر لێرەدا مەبەست ئەوەیە کە بە شێوەیەک سەیری ڤیدیۆکان بکەن بتوانن جەخت لەسەر خاڵە گرنگەکان بکەنەوە و بۆ ئەوەی بۆ ڕۆژی دواتر بتوانن لە نێو پۆلدا ئەو پرسیارانە وەڵام بدەنەوە و ئەو ئەرکانە جێبەجێ بکەن کە پێیان دەستپێردرێت. مامۆستاکان پێویستە چوارچێوەیەکی گشتی دابنێن بۆ قوتابیەکان پێشەوەی داوە لە قوتابیان بکەن سەیری ڤیدیۆیەک بکەن. بەواتایەکی تر دەبێ قوتابیان ئاراستە بکرێن لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڤیدیۆکان و هەڵێنجانی ناوەڕۆکی واتادار و بەسوود، بە تایبەتیش ئەو بەشەی کە کرۆکی بابەتەکەیە. لێرەدا پەراوێز تەواو. هەروەها ئێمە هانی قوتابیانماندا بۆ ئەوەی لە کاتی سیرکردنی ڤیدیۆکان هەر شتێکی دیکە کە ڕەنگە سەرنجی پەرد بکات یان بیپچڕێنێت وەکو مۆبایل و ئایپاد و ئایپۆد یان هەر ئامێرێکی تر ئەوە بیکوژێنێتەوە یان لە خۆیانی دوور بخەنەوە. دوای ئەوەشمان بیر خستنەوە کە پێویستە دوگمەی ڕاگرتن و دووبارەکردنەوە زۆر بەکار بهێنن، وەکو ئەوەی کە بتوانن داوا لە مامۆستاکەیان بکەن شتێکیان بۆ دووبارە بکاتەوە. هەروە باسی ئەوەمان کرد هانماندان بۆ ئەوەی هەر شتێک بە خەیاڵیاندا دێت لە کاتی سیرکردنی ڤیدیۆیەکەدا ئەوە لە لای خۆیان تۆماری بکەن. شێوازی چۆنیەتی وەرگرتنی تێبینی و سەرنجمان پێگوتون کە بێ شێوازی کۆرنێڵ بەناوبانگە. لێرەشدا پەراوێزی وەرجێر شێوازی کۆرنێڵ سیستەمێکی وەرگرتن و ڕێخستن و پێداچوونەوەیە بە سەرنج و تێبینیەکان کە لە ساڵانی پەنجاکانی سەدەی 20 لەلایەن پرۆفیسۆر وۆڵتەر پۆک لە زانکۆی کۆرنێڵ داهێنراوە. بە گوێرەی ئەو سیستەما پێویستە لاپەڕەکە بکرێتە دوو ستوونی گشتی لەگەڵ چەند ڕیزێک لە خوارەوە بۆ ڕێخستنی سەرنج و تێبینیەکان. لە یەکێک لە ستوونەکان سەربابەتەکان دەنووسرێن و لە لایەکەی تریش هەندێک وردەکاری بە شێوەی کورتکراوە دەربارەی هەر سەربابەتێک. ئێمە لەسەر ئەم شێوازی کۆرنێڵە ڕاهێنانمان پێکردن کە چۆن دەتوانن سەرنج و خاڵە گرنگەکان لە لای خۆیان تۆمار بکەن. اینجا ئەو سەرنجە تێنەگەیشتن بێت لە بابەتێک یاخود پرسیارێک بێت یان تەنانەت بێتە سەر ئەوەی کورتکردنەوە و پوختکردنەوەی ئەوەی فێری بوون لە ماوەی سیرکردنی ئەو ڤیدیۆیەدا. قوتابیەکان ئەو شێوازەی تۆمارکردنی تێبینی و سەرنج و بەکاردەهێنن بۆ ئەوەی کاتێک کە هاتنە پۆلەکە پەیوەست بێت بەو بابەتانەی کە بەڕاستی لێ تێنەگەیشتن. دواتر ئێمە و پرسیارانەی قوتابیان بەکاردەهێنین بۆ ئەوی بزانین تا چ ڕادەیەک ئەو ڤیدیۆیانەی ئێمە کاریگەریان هەبووە یان سەرکەوتوو بوون لە گەیاندنی پەیامەکان. ئەگەر لە حاڵەتێک زۆرێک لە قوتابیان هەمان پرسیاریان هەبوو یان لە هەمان شوێن تێنەگەیشت بوون
ئەوە بە دڵنیایی و دەردەکەوێت کە ئێمە ئەو بابەتەمان بە تەواوی ڕوون نەکردوتەوە. بۆیە لای خۆمان تۆماری دەکەین و هەوڵ دەدەین ئەو ڤیددیۆ یان دووبارە دروست بکەینەوە یان لەو شوێنەی کە هەڵی تێدایە ڕاستی بکەینەوە. پاشەوە ئەو پرسیارانەی سەرەتای وانەکە توانیمان وەڵامیان بدەینەوە، ئەوە یەکسەر دەست دەکەین بە پێدانی ئەرک بە قوتابیان لە بابەتی ئەو ڤیددیۆی پێشوو. ڕەنگە ئەرکەکەیان لە تاقیگە بێت، چاڵاکی گەڕان بێت، یان کێشەیەکی ئاراستەکراو بێت، یان چاڵاچێک کە بتوانن کێشەیەکی ڕاستەقینە چارەسەر بکەن، یان تاقیکردنەوەیان پێ دەکەین، چونکە ئەو وانەیە ئێمە ئەوە 95 خولەکە. بۆیە قوتابیان دەتوانن زۆر کار ئەنجام بدەن لە پاڵ ئەو پرسیار و وەڵامانەی کە بۆیان دروست بووە لە ماوەی وانەکەدا. ئێمە بەردەوام دەبین لە نمرەدانان و هەڵەچنی بۆ ئەو ئەرک و کار و چاڵاکیانەی کە لە تاقیکردنەوەکان پێیان سپێردراوە وەکو پێشوو ئەنجامی دەدەین، واتە بە شێوازی با و وەک ئەوەی کە هەیە. بەڵام لێرەدا لەم جۆرە شێوازەی وانەی بەرەواشدا ڕۆڵی مامۆستا لە پۆلەکەیدا زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە، چونکە مامۆستا چیتر تەنها پێشکەشکاری زانیاری نییە، بەڵکو زیاتر کاری پراکتیکی فێرکاری هەیە. ئەو گۆڕانکاریی کە لە ڕۆڵی مامۆستا ڕوودەدات زۆر بەباشی لەلایەن شارلێک هێندریک کە یەکێکە لەو مامۆستایانی ئەو شێوازی وانەی بەرەواژەی بەکارهێناوە دایڕشتووە، کە دەڵێت ئێستا من وەک مامۆستا پێویست ناکە بچمە قوتابخانە و هەموو کارەکانم 5 جار بۆ 5 گروپ دووبارە بکەمەوە. من ئێستا زیاتر کاتەکانی ڕۆژم بە خەریکبوون و سەرقاڵبوون بەو قوتابیانە بەسەر دەبم کە پێویستیان بە یارمەتیە. یەکێک لە سوودە گرنگەکانی وانەی بەرەواژ ئەوەیە کە ئەو قوتابیانی کێشە و گرفتیان هەیە لە تێگەیشتن یان کاتیان نییە زۆرترین سوود و یارمەتی وەردەگرن. ئێمە وەکو مامۆستا لە ناو پۆلەکاندا بەناو قوتابیان و پۆلەکاندا دەگەڕین و یارمەتی ئەو قوتابیانە دەدەین کە ئەگەر لە کێشەیەک وەستابن یان ئەرکێک کە خۆیان نەتوانن جێبەجێ بکەن. لە شێوازی باوی پێشوودا قوتابیان دەهاتنە پۆلەکان زۆر جار نیگەران و پەشۆکاو بوون بەوەی کە ڕەنگە لە هەندێک لە ئەرکەکانی ماڵەوەیان کێشیان هەبێت، چونکە نەیانتوانیوە چارەسەری بکەن یان شیکاری بکەن. بۆیە ئێمە بە شێوەیەکی گشتی 25 خولەکمان بەسەر دەبرد بۆ چاڵاکی خۆگەرمکردن، واتە warm up activity. دوای ئەوە دەچینە سەر ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی قوتابیان دەبێتەوە یان ئەو بابەتانەی کە تەواو تێنەگەیشتون. پاشانیش بۆ ماوەی 30 بۆ 45 خولەک بابەتی نوێمان پێشکەش دەکرد و بۆ پراکتیک و چاڵاکی پراکتیکی یان لە تاقیگە بەسەرمان دەبرد. بەڵام ئەو کات دابشکردنە لە شێوازی بەرەواشدا تەواو گۆڕانکاری بەسەر هاتووە. ئێستا قوتابیان دەبێ هێشتا پرسیار بکەن دەربارەی ناوەڕۆکەکە کە لە ڕێی ڤیددیۆیەکەیەوە پێیان گەیشتووە. بۆیە ئێمە وەڵامی ئەو پرسیارانیان دەدەینەوە لە سەرەتای وانەکە کە ڕەنگە چەند خولەکێکی پێویست بێ. ئەمەش یارمەتیانمان دەدات بۆ ئەوەی هەر هەڵە تێگەیشتنێک هەبێ پێشەوەی دەست بە جێبەجێکردنی لایەنەی پراکتیکی بکەین ڕاستیان بکەینەوە. هەروە پێشەوەی دەست بە تاقیگەکان یان ئەرکەکان بکەن و ئەو هەڵایانیان بۆ ڕاست بکەینەوە کە لە مێشتیاندا گەڵاڵە بوون. ئەو کاتەش کە ماوەتەوە هەر هەموو بەکاردەهێنرێت بۆ چاڵاکی کردەیی یاخود چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی ئاراستەکراو. لەم خشتەیەی خوارەوەدا بەراوردێک هەیە لە نێوان کاتەکانی دابشکردن لە نێوان وانەیەکی باو لەگەڵ وانەیەکی بەرەواشدا. بۆ نمونە ئەگەر سەیری دەستە چەپی خشتەکە بکەین دەبینین لەوانەی باودا چاڵاکی خۆگەرمکردن یان ئامادەکاری 5 خولەکی بۆ دانراوە، بە هەمان شێوە لەوانەی بەرەواژش 5 خولەک دانراوە. لەوانەی باودا زیاتر لە 20 خولەک دانراوە بە پێداچوونەوە بە ئەرکەکانی ماڵەوە، بەڵام لەوانەی بەرەواشدا 10 خولەک دانراوە تەنها بۆ پرسیار و وەڵام لەبارەی ڤیددیۆیەکەی پێشوو. لەوانەی باودا نزیکەی 30 بۆ 45 خولەک دانراوە بۆ بابەتی خستنەڕووی بابەتی نوێ. لەوانەی بەرەواشدا 75 خولەک دانراوە بۆ لایەنی پراکتیکی و چاڵەکیەکانی نێو تاقیگە. لەوانەی باویشدا تەنها 30 بۆ 35 خولەک دانراوە بۆ لایەنی پراکتیکی. با ئێستا سەیری وانەیەکی نمونەیی ئارۆن بکەین کە بۆ دەستنیشانکردنی وانەیەکی کیمیا ئامادەی کردووە لەگەڵ سەرنجدانمان بۆ گۆڕانکاری ڕۆڵی مامۆستا لە وانەیەدا. بە شێوەیەکی گشتی ئەو وانەیە لە شەوی پێشووتر دەست پێ دەکات لە ماڵەوە بۆ هەر قوتابیەک. هیچ قوتابیەک پرسیارێکی دیاریکراوی لێ ناکرێت یان داوای لێ ناکرێت کە بەشێک لە کتێبێک بخوێنێتەوە، بەڵکو ڤیددیۆیەکی بۆ دەنێردرێت تاکو سەیری بکات. کەواتە هەموو قوتابیان بەیەکەوە ڤیددیۆیەکە لەسەر کۆمپیوتەر
تەلەڤیزیۆن یان هەر ئامێریکی تری زیرەک کە بەردەستە سەیر دەکات. لەم ڤیددیۆیەدا ئارۆن و جۆناتان ئەو بابەتەشی دەکەنەوە کە پێویستە بۆ بەیانیەکەی لەناو پۆلدا بە شێوەی کردداری ئەنجامی بدەن. بۆ بەیانیەکەی وانەکە دەست پێ دەکات. ئارۆن یەکسەر لیستی ئامادەبووان ئامادە دەکا و تاوەکو دڵنیا بێتەوە لە ئامادەبوون و ئامادە نەبوونی قوتابیان. دواتریش یەکسەر دێتە سەر بەشی پرسیار و وەڵام. قوتابیان پرسیار دەربارەی ئەو ڤیددیۆ دەکەن کە دوێنێ شەو بینیویانە. هەروەها ئارۆنیش هەوڵ دەدات ئەگەر هەر هەڵە تێگەیشتنێک یان ناتێگەیشتنێک هەبێ لە بابەتی وانەکەدا ڕوونی بکاتەوە. دوای تێپەڕبوونی نزیکەی دەخولەکێک ئارۆن داوا لە قوتابیان دەکات کە کتێبی چالاکیەکان دەربکەن و ئەمەش زۆربەی کات تاک و کۆتایی ساڵ وەکو یەکە. بەڵام چالاکیەکانیان بۆ دانراوە بە تایبەتیش لەسەر شێوەی پرسیار دانراوە کە لە کۆتاییدا بۆیان دێتەوە لەوانەیە بۆ نمونە دەستنیشانکردنی ئاستی کیمیا. کاتە پرسیارەکان چالاکیەکان و ئەرکەکان هاوشێوەی ئەو پرسیارانن کە لە تاقیکردنەوەی کۆتایی دێتەوە. دوای ئەوە دەست دەکات بەوانەکە و چەند نمونەیەکی کەم دێنێتەوە کە زیاتر ڕنگدانەوەی ناوەڕۆکی ئەو ڤیددیۆیە بۆ قوتابیان کە شەوی ڕابردوو بینیویانە بەر لەوەی هیچ کارێکی کردداری ئەنجام بدەن. ئێستا دەست بە کارکردن دەکرێت. قوتابیان داوایان لێ دەکرێت کە ئەو ئەرک و چاڵەکی و گرفتە کە ماوە چارەسەر و شیکاری بکەن. لەو کاتەشدا ئارۆن دەست دەکات بە گەڕان و سوڕان بەناو پۆلەکەدا و هاوکاری ئەو قوتابیانە دەکات کە ئەگەر پرسیاریان هەبوو یان لە شوێنە کێشیان هەبێ بۆیان چارەسەر نەکرێت ئەو یارمەتیان بدات. هەرچەندە ڕێبەرێکیش بۆ چارەسەر و شیکار و وەڵامی ڕاستی پرسیارەکان ئامادەیە کە ئەگەر هاتو دواتر ویستیان بەراوردی کارەکەی خۆیان بکەن بە وەڵامەکانی نێو ئەم ڕێبەریە دەتوانن سوودی لێ وەرگرن. لەم ڕۆژانەی کە تاقیگەیان هەیە پێویستە کاری تاقیگەیان بکەن و بۆ شەوی پێش و هیچ ڤیددیۆیەکیان بۆ نانردرێت بەڵکو لە جیاتی ئەوە چاڵاکیەکی پێش تاقیگەیی هەیە کە پێویستە پێشەوە لە ماڵەوە ئەنجامی بدەن. بەڵام کاتێک کە دێنە تاقیگە ئارۆن دەست دەکات بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە. دوای ئەوەش کە دایانباتە تاقیگە زۆر بە وردی باسی سەلامەتی ناو تاقیگەیان بۆ دەکات. وانە ئەزمونەکان ئەگەر بەبیرمان بێت لە شێوازی وانەوتنەوەی باودا هەر گفتوگۆ و پرسیارێک دەبوون بە ئەرکی ماڵەوە بۆ قوتابی لە دوای کاری تاقیگەیی ئەنجامی بدا. بەڵام لە شێوازی بەرەواشدا تەنها ڤیددیۆی داهاتوو دەنێردێ بۆ قوتابیەکان وەک ئەرکی ماڵەوە. کاتە قوتابیان لە ناو پۆلدا زیاتر کاری کردداری دەکەن نەوەک کاری پێشکەشکردن و خستنە ڕووی زانیاری نوێ. ئەمە وا دەکات کە ئارۆن پرسیاری قوتابیان زۆر بەوردی لەبارەی تاقیکردنەوەکەی تاقیگە ئەنجام بدا. هەروەها یارمەتی ئەو قوتابیانەش دەدات کە کێشەیان هەیە ئەگەر کێشەکە ژمێریاری بێت پێوانە بێت یان لە هەر داتایەکی تری تایبەت بێت بەم وانەیە. کاتێک تاقیکردنەوەکانش نزیک دەبنەوە ئەوە هەموو قوتابیان هەمان تاقیکردنەوە لە هەمان کاتدا ئەنجام دەدەن. بۆیە پێشوەختە هەر فیدباکێکی پێویست یان هەر هەڵە تێگەیشتنێک هەبێت ئەوە مامۆستاکان چارەسەری دەکەن. لە کۆتاییشدا قوتابیان پێویستە هەمان پرۆگرامی خوێندن و هەمان بابەتیان وەرگرت بێت لەبەرەوەی بەرەو کۆتایی مانجی 4 دەچین بۆ تاقیکردنەوەکانی مانجی 5 بە تەواوی ئامادە بن تاکو ئەو قوتابیانەش ئامادە بن لە کات و ڕۆژی دیاریکراو ئەو مامۆستایە هەموو هاوکاریەک بە شێوەی کردداری پێشکەش دەکەن. وەک دەبینن لەوانەکەدا زیاتر قوتابی چەقی کار و پرۆسەکەیە نەوەک مامۆستا، چکە قوتابی خۆی بەرپرسە لە سیرکردنی ڤیددیۆیەکان و لە ئاراستەکردنی پرسیاری گونجاو بۆ مامۆستا. مامۆستاکەش هەر تەنها بۆ ئەوە لەوەیە کە فیدباکی بداتێ بۆ ئەوەی هاوکاری بکات لە کاتی پێویست. قوتابی خۆی بەرپرسە لە تەواوکردن و هاوبەشیکردنی ئەو ئەرکەی کە ئەنجامی داوە، چکە وەکو گوتمان ڕێبەرێک بۆ وەڵامە ڕاستەکان لەبەردەستە. بەڵام قوتابیان هەن دەدرێن بۆ ئەوی خۆیان فێربن و فێربوونی تەواو بێت، نەک تەنها تەواوکردنی ئەو ئەرکانەی کە لەلایەن مامۆستاکانەوە پێیان دەستپێردرێت. قوتابیان خۆیان بەرپرسن لە چۆنیەتی بەکارهێنانی گونجاوی ئەو یارمەتیە شارەزایانە و پسپۆڕیانەی مامۆستایان تاکو یارمەتیان بدات لە تێگەیشتنی چەمکەکان. هەروەها ڕۆڵی مامۆستا لەو پۆلانەدا یارمەتیدانی قوتابیە نەک تەنها خستنە ڕووی زانیاری. مامۆستا جێنیفەر دۆگلاس لە جۆرجیا یەکێک لەوانەی کە ئەم شێوازی بەرەواژەی بەکارهێناوە وتەیەکی جوانی هەیە و دەڵێت وانەوتنەوە بە شێوازی کۆن و باو بەڕاستی ماندووکەر و بڕستت لێ دەبڕێت، چونکە هەمیشە مامۆستا هەست دەکات لە کرداردایە و پێویستە شتێک ئەنجام بدە.
ئەو شتەش پێویستی بە هێز و توانا و پەرۆشی هەیە، وەک ئەوەی بەردەوام لەسەر سەکۆی کارکردن بێت. من لە بیرمە ساڵی پار ڕۆژێکیان کاتێک بۆ کار دەچووم بیرم لەوە دەکردەوە بەڕاستی ئەمڕۆ حەز دەکەم ببم بە قوتابی و حەز دەکەم کەسێکی تر ئەمڕۆ کارەکەی من ئەنجام بدە. واتە بۆ نمونە من دابنیشم و کەسێکی تر قسە بکە، بەڵام کاتێک ئەم شێوازی بەرەواژەم بەکارهێنا هەستم کرد ئازادم، هەستم کرد کە دەتوانم بچمە ژوورەوە ببینم کە قوتابیەکانم کار دەکەن. مەبەستم ئەوە نییە کە من لە دواوە دابنیشم و قاوەیەک بخۆمەوە و هیچ کارێک نەکەم. نا، بەڵکو من سەرقاڵم بەکارکردن لەگەڵ یەکێکی قوتابیان، بە تایبەتی ئەوانەی کە کێشە و گرفتیان هەبوو وەڵامی پرسیارەکانم دەدانەوە. واتە ئەو پرسیارانەی کە ڕەنگە قوتابیان هەیان بێت، چونکە لەوانەیە لە کاتەکانی پێشوودا ئەم بوار و دەرفەتە نەبوو بێ. هەروەها زیاتریش بووە هۆی ناساندنی قوتابیەکانی خۆم و ناسینیان. بەڵام جیاوازیەکە تەنها ئەوەیە کە باری قورسی فێربوون ئێستا گوازراوەتەوە بۆ قوتابیەکە خۆی، واتە قوتابیەکە دەبێت خۆی فێر بێت. من ناتوانم کەسێک ناچار بکەم کە فێر بێت، چونکە ئەوان دەبێت خۆیان ئەم بەرپرسیارەتە وەربگرن. ئەم شێوازی بەرەواژە ڕێگەیان پێدەدێت کە ئەمە بە زۆر بەڕوونی ببینن و ژینگەیەکی گونجاویشیان بۆ فراهەم دەکات بۆ سەرکەوتن و پشت بەستن بە تواناکانی خۆیان.